یانەی زانکۆی جیهان لە شاری هەولێر کۆتایی بە ئامادەکاریەکانی بۆ کۆتاییەری خولی پلە دوویەنەوە بۆ گەشتن با پلەیەک گەشتی شاری کەرکووک دەکات. وابرا ڕۆژی شەمە لە کاتژمێر 4 ئێوارە و لەسەر یاریگای بابە گۆرگۆر لە شاری کەرکووک کۆتاییەری خولی پلە دووی کوردستان لە نێوان زانکۆی جیهانی خاوەنی پلەی دووەمی کۆمەڵە یەکەم و کفری خاوەنی پلەی دووەمی کۆمەڵی دووەم ئەنجام بدرێت بۆ یەکێکیان هاوشێوەی ڕواندز و برادۆست گەنە خولی پلەیەکی کوردستان. یانەی زانکۆی جیهان دوایەوەی بە پلەی دووەم لە سەراسی پارێزگای هەولێر گەشتە قۆناغی کۆتایی خولی پلە دووەکان لە قۆناغی کۆتاییدارێکی دیکە پێشەنگی بۆ ڕواندزی هاوشاری جێشت و بە کۆکردنەوەی 13 خاڵ لە 6 یاری بە پلەی دووەمی کۆمەڵەکەی گەشتیاری یەکلاکەرەوە. یانەکە ئامادەکاری تەواوی بۆ میارێ بە تەواوی پێگاتەی کردو هیچ چێژەیەک و پێکانێکی و کارتەکانی نییە و ئامانجیشی گەیشتنە بە پلەیەک. خۆ دەزانی یاری یەکلاکەرەوەیە ئەمە ڕۆژی شەم و دوایاریمان لە قۆناغی دووەم ئەنجامدا و توانیمان لە یانە شێخان ببینەوە و بە پلەی دووەم سەرکەوین. ئەوە بوو لە کۆمەڵەکەی ئەولاش یانێکی فری بە پلەی دووەم سەرکەوت. دیارە یەکێت تۆپی بڕیاردا بوو دەبێت یاریەک یەکلاکەرە لەوان ئەو دویانێ ئەنجام بدرێ. ئەوە بوو یاریەکە شەن ڕۆژی شەمە داناوە لە یاریگای بابە گورگور. ئێمەش بەڕاستی ئەوە یاری چاردەمینمانە ئەو ساڵەکە لە سەرەتایمان جێکەوە دەستمان پێ کردووە دەتوانم بڵێم مادیبوونێکی یەکجار زۆرمان بینیە بۆی تاکو گەیشتنە ئەو یاریە. بەڕاستی ئامادەکاریەکەمان زۆر باشە و دەتوان بڵێم تەواو خۆمان ئامادەکردەوە بە تەواوی پێکاتەکەشمان ئامادەینا. ئینشاڵڵا بۆ بنۆژ دەچنێ شاری کەرکووک. ئەوە یەکەمین جار لە مێژی ئەو یانەیە یانەکەمان کەوا بگاتە قۆناغێکەوە هەستیار بێگومان ئێمەش تەواو خۆمان ئامادە دەکەین و بەوەی ئەم هەڵە لە دەست خۆمان نەدەین.